بەڵێ بەداخەوە دوو ڕۆژبەر لە ئێستا ئۆتۆمبیلێک بە 5 سەرنشینەوە کەوتە نێو ڕووباری گەلی عەلیبەگ کە تیایدا دوو سەرنشین توانیان خۆیان ڕزگار بکەن. بەداخەوە سێ منداڵ لە نێو ئۆتۆمبیلەکەوە کەوتنە نێو ڕووباری گەلی عەلیبەگ بە دروستی لە نزیک کانیماران بە تا ئێستا چارەنووسیان بەنا دیاری ماوەتەوە. ئێمە لە یەکەم چرکە ساتی ئەم ڕووداوە تەواوی تیمەکانمان خستە حاڵەتی ئامادەباشی بە شێوەی 24 کاتژمێری تا ئێستا پرۆسەکە بەردەوامە ڕۆژانە 15 تیم بە درێژای 30 بۆ 40 کیلۆمەتر بە درێژای ڕووبارەکە هەڵمەتەکانی گەڕان و پشکنین ئەنجام دەدەین بۆ ئەوەی بتوانین چارەنووسی ئەم سێ منداڵە یەکلایی بکەینەوە. بەڵام ماشەڵڵا ئەم ساڵ بارانێکی زۆر باری و ئاستی ئاوی ڕووبارەکان زۆر بەهێز بووە. ئەمەش کاریگەری دەکاتە سەر پرۆسەکە چونکە وای کردووە کە تیمەکان ئێمە نەتوانن لە هەموو شوێنێک بچنە نێو ئاو چونکە ئاوکە زۆر بەهێزە زۆر بەخوڕەوە لێڵی ئاوکەش کاریگەری کە دەکاتە سەر ئاستی بینین لە شوێنێک شەگەر دەرفەتی ئەومان هەبێتن بڕۆین بتوانین بچینە ژێر ئاو ناتوانین هیچ شتێک ببین یاخود لە ڕێگای کامێراوە ناتوانین هیچ شتێک دەستی شام بکەین. ئەمە وای کردو پرۆسەکە بە هێواشی بەڕێوە بچێتن بەڵام پشتیوان بە خودای گەورە ئێمە هەوڵ دەدەین هەموو ئەو تەکنیکانەی بەردەستن هەموو ئامێر و کەلوپەلانەی بەردەستن چ لە ڕێگای بەکارهێنانی موکناتیزی گەورە لە ڕێگای بەکارهێنانی کڕێن بێتن ئەو شوێنانێک کە گومان دەکرێتن موکناتیزی لێ بدەین بەڵکو بتوانین لاشەی ئۆتۆمبیلەکە دەست شام بکەین بە هیوای ئەوەی تەرمی قوربانیەکان تا ئێستاش لە نێو لاشەکە بنابێتەوە.